زۆریە بازارێک یەک دوو سێ چوار دەنگ باشە؟ زۆر باشە ئامادەی؟ ئامادە سێ دوو یەک ئاکشن. سڵاوتان لێ بێم کاتتان باش. ڕۆژێک دادێ مرۆڤایەتی خەبات دژی ژاوەژاو دەکات هەروەک چۆن ڕۆژانێک خەباتی دەکرد دژی تاعون و کۆلێرا. ئەمە وتەی ڕۆبەرت کوخە پزیشک و زانایی بواری بەکتریا. دەمەوێت بزانم لە کوردستاندا تا چەنە ئاشنایی هەیە بەرامبەر بە پیسبوونی ژینگە لە ڕێگەی دەنگەوە. کاتێک باسی پیسبوونی ژینگە دەکرێت هەمووان خەیاڵمان بۆ فرێدانی پاشماوە و خۆڵ و خاشاک و دووکەڵی ئۆتۆمبیل و کارگەکان دەچێ بەڵام بێئاگاین لەوەی کەوا مەترسێکی دیکەی ژینگەی کە ئەویش پیسبوونە لە ڕێگەی ژاوەژا و دەنگەوە بەرەوکی هەمومانی گرتوتەوە. ئەو قرەی ئارامی لێبڕیوین بە تایبەتی لە ناو شارەکاندا. لەسەرم بابەتە بن کۆڵکاریی گرنگ ئەنجام دەدەین لەگەڵمان بن. سەرەتا پێویستە بزانین ژاوەژاو چییە؟ ژاوەژاو ئەو دەنگە نەشازانەیەکەوە کە ئەندامی بیستن توانای وەرگرتنی نییە و مرۆڤ بێزار دەکات یاخود بریتە لە دەنگێک یان چەند دەنگێکی تێکەڵ بەیەک بوو کامانایەکی ئاشکرا و دیاریکراویان لێ بەدەست ناهێنرێ هەرچەندە نەدەبینرێ و نەبوون دەکرێ زۆر جار ژاوەژاو بە یەکەی دیسیبڵ دەپێورێ کە لە ڕاستیدا یەکە نییە بەڵکو ڕێژەیەکە بۆ پێوانی ژاوەژاو. پیسبوونی ژینگە لە ڕێگەی دەنگەوە لە پاڵ پیسبوون بە ئاو و خاک و هەوا مەترسی بۆ سەر تەندروستی مرۆڤ هەیە. ئەو ژاوەژا و دەنگە دەنگانی کە لە ناو ماڵدا هەن وەک دەنگی جرشۆر و شکەرە و گسی کارەبایی و زۆر ئامێریتر کە مرۆڤ بێزارە لە دەنگی ئەم جۆرانە وابوونەتە بەشێکی پێویستی زۆر بەمان لە ڕۆژگاری ئەمڕۆدا. لە چونە دەرەوەشدا هەر لە کۆڵانەوە دەست پێ دەکات وەک هەموو جۆرەکانی گواستنەوە بە هۆڕنەکانیانەوە بە تایبەتی ئۆتۆمبیلی ئاگرکوژێنەوە و فریاکەوتنی خێرا و ئامێرەکانی هەڵکەندن و دەنگی بڵندکۆکانی دوکانەکانی فرۆشتنی سیدێ و کاسێت و بڵندگوی فرۆشیارە دەستگیرەکان کە ئێستا بۆتە شتێکی دیار. 12 بازاری 12 ماشکێک بەلێ هەڕاجە 12 بازار. هەر لە دەنگی مۆلیدەی ئاهلیەکانیش بە شێوەیە کە لە ناو گەڕک و تەنیش ماڵەکانەوە دانراون یان ئەو گرژی و ئاڵۆزیانی هەندێک جار هەندەرانی تۆپی پێ ئەنجامی دەدەن ڕەوشت و سروشتی مرۆڤ دەگۆڕن بۆ بێزاری. ئێرە دیمەنێکی ژێرپردی گۆڕەپانی تەحریرە لە بەغداد. ببینن لە کاتژمێر 12 شەودا چۆن سەرپێچی هاتوچۆ دەکرێ و ژاوەژاو دروست دەبێ ئەویش لە پێناو خۆدزینەوە لە مەفرەزەکانی هێز ئەمنیەکان. بەپێی ڕێنمایی ژمارەیەکی ساڵی 2011 دەستەی ژینگە کە بۆ پێوانەی ژاوەژاو دانراوە بەم جۆرە دیاری کراوە. ناوچەکانی بازرگانی و کارگێڕی و ناوەڕاستی شار لە ڕۆژدا 55 بۆ 65 و لە ئێواران 55 بۆ 60 و لە شەوان پێویستە 45 بۆ 55 دێسێبڵ بن. ناوچەکانی نیشتەجێبوون و چەند وەرشەیەک یان کاری بازرگانی تێدا بێ یان لەسەر شەقامی گشتی بێ لە ڕۆژ 50 بۆ 60 و لە ئێواران 45 بۆ 55 و لە شەوان دەبێت 40 بۆ 50 دێسێبڵ بن. ناوچەکانی نیشتەجێبوونی ناوشار لە ڕۆژ 45 بۆ 55 و لە ئێواران 40 بۆ 50 و لە شەوان 35 بۆ 45 دێسێبڵ بن. گەڕەکەکانی نیشتەجێبوون لەگەڵ هاتوچوونێکی کەم لە ڕۆژدا 40 بۆ 50 و لە ئێواران 35 بۆ 45 و لە شەودا 30 بۆ 40 دێسێبڵ بن. گەڕەکەکانی نیشتەجێبوونی گوند و نەخۆشخانەکان و باخچەکان لە ڕۆژ 35 بۆ 45 و لە ئێواران 30 بۆ 40 و لە شەواندا پێویستە تەنیا 25 بۆ 35 دێسێبڵ بن. ناوچەکانی پیشەسازی قورس لە ڕۆژدا 60 بۆ 70 و ئێواران 55 بۆ 65 و لە شەوانیشدا ڕێگە پێدراوە 40 بۆ 50 دێسێبڵ بن. لەگەڵ بوونی ڕێنماییەکان بەڵام تام ساتا وەک پێویست جێبەجێ نەکراون. لەبەرەوەی دەنگی سەر شەقام و هەموو ئۆتۆمبیلە زۆرە ئەبێ بەرزکەینەوە دەنگ بەرزکەین مامۆستا ڕەنگە ئەم دەنگ بەرزکردنەوەی خۆی بۆ خۆی ژاوەژاو بێت خۆی ژاوەژاو ڕەنگە معقول نەبێ بۆ بینەر بەڵام بۆی لێمان تێبگەن. جا بەڕاستی مامۆستا ڕێنماییەکی ژێژینگەی هی ساڵی 2011 دەربارەی ژاوەژاو و زەوزا
ئەمانە جێبەجێ کراون لە هەرێمی کوردستان ئێمە ئەوەندەی پێمان کرابی جێبەجێمان کردو بە دوواداچوونمان کردووە بەڵام چۆن لە گەڕەچێک مۆلیدەیەک دەنجی زۆرە هاوڵاتیەک سکاڵایەکەکە دێتە لای ئێمەیان خۆوان تیمەکانمان ئەنێرین لە فەرمانگەی ژینگەی پارێزگاکان تیمەکان ئەچناوێ کە تەماشاکەن دەنجی زۆرە جیهازی ئەومان هەیە ساون میتر کە پێوانەی ژاوەژاوەکە ئەگەر لە حەدی معقول تێپەڕی بوو ئاگاداری ئەو کەساکەینەوە ئەبێ دەنجی مۆلیدەکەی چاک بکە لە هەر شوێنێک هەستمان پێکریا سکاڵای هاوڵاتیمان بۆهاتکە ئەو شوێنە دەنگە دەنجی زۆرە ژاوەژای مەسەلەن هۆڵێکی شایی یعنی ئاهەنگ جێڕان ئەوانە کە دەنجی زۆر بوو ئەبێ پابەندی بڕێنمایەکان چکە لە کاتی ڕەزامەندی پێدان بە هۆڵەکانی بۆنەکان ئەبێ پابەند بێ عەزلدانێ لە دیوی ناوە عازل کا دیوارەکانی بۆ ئەوەی ئەو دەنگانە هیچی نەچێتە دەر خەڵک بێزار نەکە. هەندە سیارەشەیە گەنجەکان وایان لێ کردووەکە دەنجی گزۆزەکانیان گەورەبی ئەوەش هەراسانکردن و بێزارکردنی خەڵکە ئەوە شێکە لە سەرپێچیەکان نابێت گزۆزی ئۆتۆمبیلەکەی بدڕێنی بۆ ئەوەی دەنجی گەورەبی وڵا پێی خۆش. ئەم دیمەنانی دەیبینن سەر شەقامی 150 متری هەولێرە نزیکی یەکێک لە پرۆژەکانی نیشتەجێبوونە. ئاستی ڕێگەپێدراوی دەنگ لەو کاتەدا کەوا کاتژمێر 12 شەوە دەبێت 30 بۆ 40 دسیبل بێت. بەڵام پێشبڕکێی ئۆتۆمبیل و بێزارکردنی هاوڵاتیان وای کردووە کەوا هێزێکی فراوانی پۆلیس و پۆلیسی هاتوچۆ لە هەردوو بەری شەقامەکە شۆفێر و هاوڵاتیان ناچار بکەن بچنەوە ماڵەکانی خۆیان و ئارام ببنەوە. ئەگەر سەرنج بدەین لە دەرەوەی شارە جەنجاڵەکان و گوندەکاندا کەمتر نەخۆشیەکانی پەیوەست بە ژینگە بەدی دەکرێت مرۆڤ تەندروستی باشترە لە هەمان کاتدا هەندێک ژاوە دەنگ هەیە مرۆڤ ئەرەزوو دەکات گوێبیستی ببێ وەک ژەمە خۆراک وایە بۆ جەستەی مرۆڤ و ئارامی پێدەبەخشێ وەک دەنگی خوڕی ئاو لەرەی گەڵای دارەکان و دەنگی شنەبا و دەنگی بەشێکی زۆری باڵندەکان. یان زۆر جا لە ناو سروشدا دەنگی شایی و تەپڵ و نای و گروپێکی هەڵپەرچێ مرۆڤەکان لە جەنجاڵی شارەکان دوور دەخاتەوە. جۆرەکانی ژاوەژاو ئەمانن: یەک ژاوەژاوی کارگەکان، دوو ژاوەژاوی هۆکارەکانی گواستنەوە بە هەموو جۆرەکانیەوە، سێ ژاوەژاوە کۆمەڵایەتیەکان وەک ئاهەنگێڕان و کۆڕ و سیمینارەکان و بەکارهێنانی بڵندگۆ، چوارەم ژاوەژاوە سروشتیەکان وەک هەورەگرمە و هاژەی با و ڕەشەبا و خوڕەی لافاو بە شێوەیەکی گشتی لۆد و جەنجاڵەکان لە ناوەندی شارەکان زیاتر هەست بێ دەکرێ و هەموو دەنگەکان بە شێوەیەکی ناڕێکخرا و دەبیسترێت. حاجی ئەو مۆلیدە بەکارهێنن لە ماڵەوە مۆلیدەی گەڕک دەنگی زۆر نییە والله هەموو هێر و جۆش بووینە بە قوتای ئەرێ وڵا دێسکە ئێرە ئەوەی نێزکە زۆر دێسکە مۆلیدەی گەڕک لەوە نزیکە ئەوە مسکەفتە ئەو مۆلەکە سۆ بشکێ هەمووی هێر و جۆش بە مشکلەیە کوڕە هیچ ئەوە نییە تۆ دەنگەکەی کاتم کە سەد جاریان پێ گوتی کاکە مۆلەکە گوتی کاکە ئەوە ڕاستی بڕۆ خۆ عافیسان ئەمڕۆ وتەیەم هاوڵاتیە لە کاتێکدایە کەوا لە 24 یانزەی 2009ەوە بڕیاری بەدەنگکردنی مۆلیدەی گەڕەکەکان لە سەردەمی پارێزگاری پێشووی کۆچکردووی هەولێر دکتۆر فرسەت سۆفی دەرکراوە. لە زۆربەی شوێنەکانم بڕیارە جێبەجێ کراوە، کۆنتڕۆڵی ژاوەژاو کراوە، بەڵام لە هەندێک شوێنیشدا هێشتا هاوڵاتیان نائارامن لە دەنگی مۆلیدەکان. کاریگەریەکانی پیسبوونی ژینگە بەهۆی دەنگەوە. لە مێژە زانایان لێکۆڵینەوە لەسەر ژاوەژاو دەکەن وەک کۆهین و جلاس و فلیپس. لە ساڵی 1970دا ئەوان وتیان ژاوەژاو کاریگەری بەهێزی هەیە لەسەر دەزوو لە خوێنەکانی نزیک پێست، ئەویش دەبێتە هۆی بەرزبوونەوەی تەوژمی خوێن کە ناچاری دەکات چارەسەر بەکاربهێنێ، دەبێتە هۆی ڕاهاتن و خۆگرتن بە بەکارهێنانی حەپ و ئەو ئارامکەروانەی پێی دەوترێ نەخۆشی درێژخایەن. زانایەکی دیکە بە ناوی ئەندۆ هاتووری لە ساڵی 1963 گەیشتە ئەنجامێک کە ژنی دووگیان
زوو کاریگەری ژاوەژاویان لەسەر دروست دەبێت تەندروستیان جێگیر نابێ. زانایکی دیکە بە ناوی ویانس لە ساڵی 1970 باسی لە کاریگەریە خراپەکان دەکا سەبارەت بە تەندروستی مرۆڤ وەک سەرێشەی توند قەلەقی ڕشانەوە لەرزینی لە ناکاو لە دەستدانی هاوسەنگی لەش دروستبوونی زیبکەی دەموچاو کەمبوونەوەی هەست و سۆس نابیزبوون و کەمخۆری و هەروەها بە شێوەیەکی گشتی کاریگەری دەبێت لەسەر دەرونی مرۆڤ و فسیۆلۆژی لەش و ڕەفتاری مرۆڤ. لە ناو دیمەنێکی جوان لە ڕووکاردا بەڵام پڕ ژاوەژاو بۆ گوێیەکان گفتوگۆ لەگەڵ یەکێک لە پسپۆڕانی زانست و تەندروستی ژینگە لە زانکۆی سەلاحەدین دەکەین. ئێمە لە هەرێمی کوردستان خۆمان ئەزانین لەبەر ئەوەی گرفتی زۆر گەورەمان هەن وەکو پیسبوونی ئاوە خاکە با بڵین هەوایە ئەم گرفتە گەورانەی کە هەمان لە هەرێمی کوردستان گرفتی داراییە تاوەکو دوایی بۆی ئەمە وای کردو لەوانە هەندێک لە بابەتەکان کە لەوانە گرنجیەکی یەکجار زۆری هەیە بۆ ئێمەی مرۆڤ بەڵام تاوەکو ئێستا بەو شێوەیە گرنجی پێ نەدراوە کە وەکو گرفتێکی دەتوان بڵین کاریگەری کە زۆر کاریگەری لەسەر تەندروستی ئێمەی مرۆڤ هەیە. ئێمە وەکو بەشی زانست و تەندروستی ژینگە بابەتێکمان هەیە کە پیسبوونی ئاومان هەیە یەک لە کۆرسەکانی تریش پیسبوونی هەوایە. لە پیسبوونی هەوا بەشێکی هەرە گرنجی کە تێیدا هەیە ئەوی ژاوەژاوە چونکە خۆمان دەزانین ئەو بابەتێکی زۆر گرنگە و هەستیارە و کاریگەری ڕاستەوخۆ هەیە لەسەر ئێمەی مرۆڤ لەسەر تووڕەی مرۆڤ لەسەر بڵێن ژیانی مرۆڤ و هەلسوکەوتی لە نێو خێزانی هەلسوکەوتی لە دەرەوە بێگومان بابەتێکی زۆر گرنگە. ئێمە لە بەشەکەمان زۆر جار لەگەڵ قوتابیەکان هەندێک لە توێژینەوەکان کە دەیکەن لەسەر ژاوەژاو دەکرێت بەشێک لە تێزەکانی ماسەر دکتۆرە بەشێکی کەمی شتیادا بە هەمان شێوە ژاوەژاوی لەگەڵدا دیڕاستە دەکرێت و توێژینەوە لەسەر دەکرێت. ئەمە لە بەشەکانی ئەو توێژینەوەانە چیمان پێڵە کاکتۆر پێمانەڵێ کە تاچی کوردی لە هەرێمی کوردستانە بە تایبەتی و عێراق بە گشتی هیلاکە تاکێکی دەروون هیلاکە بەهۆی ئەو هەموو ژاوەژاو و بەرکەوتنانی کە لە دەرەوە بەریەکەوێ بێگومان ئەگە سەیری هەڵسوکەوتی هەموو مرۆڤێکە بکەی لە هەرێمی کوردستان بە تایبەتی و لە عێراقش بەگشتی سیر دەکەن خەڵکی ئێمە زۆر تووڕەیە زۆر لەسەر عسابێژی یاخود دەتوانین بڵین زۆر تووڕن بەشێکی هەرە سەرەکی لەو هۆیە کە دەتوانین بیگەڕینەوە بۆ ژاوەژاو چونکە ئێمە خۆمان نەزانین لە شوێنی کارکردن لە دەرەوە ئێمە سیرەکەن ژاوەژاوێکی یەکجار بەرزێ لە هەموو وڵاتێک کە باسی ژاوەژاوە کرێت ڕێگا و ڕێنمایی پێویستیان بۆ دادەنرێتن بۆ ئەوەی چارەسەری ئەم گرفتە بکرێتن. لە هەرێمی کوردستانیش خۆشبەختانە ڕێنماییمان هەیە ڕێنمایی ژمارەیەکی 2011 کە تایبەتە بە ژاوەژاو لە شوێنی گشتی هەمووی دیاری کردو کە بێت چۆن بێ بەڵام کێشەکەوێ ئەوترێ ئەم ڕێنمایانە وەکو هیچ جێبەجێ نابن. بێگومان ئێمە کە باسی جێبەجێکردنی هەر یاسایەگەن هەر ڕێنماییەک دەکەین ئەوە دەبێت لایەنی پەیوەندیدار کە ئەوانەی چاودێری دەکەن کە لە شوێنێک ببینن دەتوانن بڵین لە سەرووی ڕێژەی ڕێگە پێدرا و لە ژاوژاو هەیە دەبێت چارەسەری بۆ دابندێت. کاک دکتۆر ئەم ژینگەی کە من تۆ تێی دانیشتوین ناوەندی شاری هەولێر لای قەڵای هەولێر بازاری نیشتیمان چۆن یێبینی ئێستا ئەم دەنگی فوارە و ئاوەژی شەکا ئێمە پێنج دقەیەکە گفتوگۆکەین وانە هەستی تۆ چۆرە ینی هەستەکەی تا چەنە لە ژینگەیەکی دروستە دانیشتوین من و جەنابێت. ئەمە ئەگەر سەیری ئەم شوێنە بکەین کە ئێمە تێیدا ئێستا ڕاوست دانیشتوین ئەمن دەتوانم بڵێم شوێنێکی تەندروست نییە لە لایەنی دەنگی ژاوەژاو بەڵام بۆ وەکو ئێمەی مرۆڤ لاوانەیە وەکو گۆڕانکاریەک لە ستایلی ژیانی خۆمان کە لە ماڵەوە دەژین وەکو دەرچوونێک زۆر جار هەیە گۆڕانکاریەک لەو کەش و هەوایی کە دەیبینی کە زۆرێک لەو دیمەنە جوانە ئەبینیت لەوانێت تا ڕادەیەک پێوە سەرخاڵ دەبیت لەوانەیە خۆتی لەبیرەکەیت بەڵام لەوانەیە بۆ ماوەیەکی کەمێک درێژ لەم شوێنە ئەگەر لەوانە دابنیشین لەوانەیە هەست بە بێزاریەک لەوانە هەست بە ژانەسەریەکەکەین و بێزارە بین ئێمە. تێبینی کراوەکەوە دەنگ زیاتر لە 6 دیسیبل دەبێتە هۆی قەلەقی و دەرکەوتووەوانی لە فڕۆکەخانە کار دەکەن زیانیان زۆر پێگەیشتووە. دەرکەوتووە لە وڵاتە پێشکەوتوەکاندا وەک ئەمریکا و بەریتانیا و ئەڵمانیا و چین. مرۆڤ لە تەمەنی 25 ساڵیەوە تووشی گوێگران بوون دەبێ بەڵام بە بەراورد لە وڵاتە هەژارەکاندا وەک وڵاتانی کیشوەری ئەفریقا کە مرۆڤ لە تەمەنی 60 بۆ 65 ساڵیدا تووشی گوێگران بوون دەبن. ژاوەژاو سێ جۆری سەرەکی هەیە: یەک ڕاستەوخۆ، دوو لاوەکی، سێ نەبوونی کاریگەری.
هەرسێ جۆرەکە پەیوەستن بە ڕێژە و شوێن و ماوە و هەستکردنی مرۆڤ بە ژاوەژاوەکەوە و گونجان لەگەڵیدا کاریگەری لەسەر جەستە دروست دەکەن. بێگومان ئێمە مرۆڤ خی گەورە وای جۆسەکانی بۆ دروست کردوین تا 20 دیزەبڵ تا 30 دیزەبڵ ئەو سەوتانەی بەرجۆمان دەکەوێت سەوتێکی نۆرمال بن خۆش بێ بەڵام ئێمە زۆر کار من چا ناخۆم حامز بخۆم زۆر باشە شەکریش بەکارنایەنی بێگومان ساڵە بێ 3 ساڵ زۆر باشە بەردەوامە بی بەڵام ئێستا و سەوتی کە جۆمان لێ دەبێت ئەگەر هەست دەکەی کە بێزارکەر بوو لە موزیکە بەناوبانگەکانی مامۆستا گرفت لە مۆسیق نییە گرفت لە شەپۆلەکانی دەنگە ئەگەر دەنگێکی بەرز بەرجۆمان کەوت لە سەر سەر 20 دیزەبڵ بوو کەواتە ئەو دەنگەمان بۆ ماوەیەکی زۆر وڵی جۆخ و جۆمان جۆسکەمان خۆشی لێ نایە ئێستا دەنگەکە هەیە بەڵە ئاسایی نییە ئێستا بۆ بەردەوامێکی زۆر نەخێر لەبەرچی لەبەر ئەو دەنگە لە دەنگێکی ئاسایی بەرزترا ئەگەر سنووس بدەی بە سەماعات مەسەرەن بە سەماعی وسەوتە بۆ جەناب بدێ بە نۆرمەڵی خۆی نایە کەواتە کاتێک تو ئەو سەوتە تیژ دەکرێت بە تایبەتی ئەوە لەوانێ مۆزیکسیانەکان باشتر بزانن ئامێرەکانیش دەورە بینێ کاریگەری یەک گرنگ هەیە دەبێت لەسەر لەم پرسیارە ئاماژەی پێ بکەم ئێمە دەبێت دەنگ و ژاوەژاو کە بەشێکە لە ژینگە بە پێوەرە زانستیەکان بە گرنگ بسانین چونکی ئەگەر لەسەر ئەو دەنگە زیاتر بوو هەست بەواکەین کە کاریگەری سەر تەندروستیمان هەیە یا پیسبوونی ژینگەیە بە ژاوەژاو چەندین تۆژینۆمان هەیە کە ئەو کەسانی کە لە پیشە ژاوەژاوەکان هەندێک پیشەمان هەیە دەنگیان زۆر بەکاردێن کاریگەری هەبوو لەسەر هەڵچوونیان تووشیکەشی کۆمەڵایەتی بوون هەروەها قوتابخانەکان کۆمپانیاکان ئەوانەی کە نزیکی شوێنی ژاوەژاون کاریگەری هەیە مەسەن بۆ نمونە کۆمپانیایەکە ناو ژاوەژاوی زۆر بێ 125 داتاکانی هەڵابن قوتابخانێک ئەگە نزیکی شوێنە ژاوەژاوەکان بێ 110 ڕاستبوونی زیاترە لەو شوێنانی کە لە شوێنێکی ئارامن زۆترین لەو دەنگانەی لە کوردستانە ژاوەژاو دروستەکات چین بە پلێک فڕۆکەخانەکان دوم ئۆتۆمبیلەکان بە تایبەتی ئۆتۆمبیلانی کە بان قەس دەنگیان بەرز دەکرێت جۆرێک لە ماتۆڕمان نازانم چی لێکن بەڵام جۆرێکی لە ماتۆڕەکان دووبارە دەنگێکی زۆر بەرزی هەیە مۆلیدی لا کۆڵانەکان کە پێشتر دەنگیان زۆر بوو دووبارە ئەویش هەیە هەندێک دەستجێڕ و میوەفرۆشمان هەیە لە کۆڵانەکان دەنگێکی زۆر بەکاردێن ئەوانە هەمووی زائیدن ئەو ژینگەی کە تۆ لی دەژی بەدەستی خۆ دەنگی بەرز دروست دەکەی بۆ نمونە گۆرانێکی زۆر سەوتی بەرزی دەدەی لە ماڵ مجەفا گەسکی کاربایی کە بەکاردێن بێگومان هەتا پرسەکان کاتی خۆی هەبوو کاتێکی زۆر قورئانیان بە دەنگێکی زۆر بەرز دێدەدا ئەویش کاریگەری هەبوو بەڵێ کاریگەری هەیە لەسەرەوەی کە ژینگە پیسەوێ بە ژاوەژاو ناخۆشی ژاوەژاو دروستەکات بێگومان زایدن ئەوەکانی تر تەقەمەنیەکان دووبارە دەنگی زۆرانێ بەڵام شکر بۆ خاومێ دەکەین دەنگی تەقە نەبستی چارەسەری فیزبوونی ژینگە لە ڕێی دەنگەوە لە زۆربەی وڵاتانی جیهان زانانی بواری ژینگە هەوڵ دەدەن بۆ کەمکردنەوەی ئەو ژاوەژاوانە بە سەپاندنی سزای گران و سانسۆر خستنە سەر بەرەمهێنەری ژاوەژاوەکان بە تایبەتی لە کاژمێر دەی شەو بەدواوە کە مرۆڤ مافێکی سروشتی خۆیەتی بۆ حەوانە و پشودان زۆر ڕێگەی نوێ دەگرنە بەر بە پیادەکردنی دروستکردنی دەرگا و پەنجەرە و دیوارەکان بە دژەگەیەنەر و پڕکردنیان بە مادەی فۆم یان فلین و دەبڵجام بۆ پەنجەرەکان کە دژی دەنگە دەنگ و ژاوەژاوە. دەنگ لە زانستی میوزیکدا هەیە دۆ ڕێمی فاسۆڵ لا سی ئەو دەنگانە بەپێی گوێچکە و حەزی وەرگرتنی تەندروست لای مرۆڤ دانراون هەر ئەوە ژوا دەکا ئارام بێتەوە.
دکتۆر جەنگی جەلال عاشقی سروشت و میوزیکە لەگەڵ فێرخوازەکانی لە پەیمانگەی هونەرە جوانەکانی هەولێر بۆ ئارامی هەمووان پارچەیەک لە میوزیک و گۆرانی پێشکەش دەکەن. ڕوومەتی وا گوڵی بێگەرد زولفی خاو ئاوریشمێکی زەرد چاوی کاڵا گەرچی نەرمە باڵام نیگای ێزگار گەرمە ڕوومەتی وا گوڵی بێگەرد زولفی خاو ئاوریشمێکی زەرد چاوی کاڵا گەرچی نەرمە باڵام نیگای ێزگار گەرمە ئایا بەڕاستی لە هەرێمی کوردستانە لە ناو دەنگێکی سروشتیە ژینیان نەخێر بەردەوام بەرە و ژاوەژاوێک لە ناخمانایە؟ ئێمە دەبێ ئەوە بزانین هەر شتێک کە دەبیستینە خود دەبینین کاریگەری لەسەر ناوی خۆمان دەبێت. ئەگو دەنگەکان خراپ بن ناوەمان خراپ دێت هەروە لە ڕووی ڕەنگەوە لە ڕووی هەموو شتێکەوە لە کوردستان دەتان لەبەر ئەوەی پێوەرەی دەنگمان نییە لەبەر ئەوەی ئیش لەسەر بابەتە نەکرایە ئەگەر بچینە بۆمە ناو بازار کە عارەبانچیەکانی خودت ئەوانەی دەنجی مۆلدێ هەمووی دەنجیان بەرزە لە سەروی جێی مرۆڤە دەبی ئەمەوە بزانین هەر شتێکەوە لە سەروی توانای مرۆڤ و چوەکو بینین بۆ منەکە لایەتی سارەیە خودت کە ئەوش دەنگانێکە بەرزن وا دەکاتن ئەو هۆرمۆنانە کە لە ناو جەستەمان بڵاو بێتەوە کە تووشی هەڵچوونمان دەکات دەروونمان تێکدەدا وا دەکامە کەسێک شەڕاوی بین ئەم دەمە نمونەی باسکەم پێش چەند ڕۆژێک تەماتە فرۆشەکات بە هەموو قوتی خۆی سەماعی بەزبوو 10,000 دووبارە دەبەوە لە هەمان کات یعنی لە ژۆرێ من دانیش بووم نەمدەزانی کە ئامێرم لە دەست بوو ڕاوستەمە تا ئەو دووە تێپەڕین زۆر زار کەسێکمان دیتەوە بنمە دەڵێن لەسەر فولایتێک شەڕی کردیە لەسەر سڕێنانی شەڕی کردی ئەو کەسە پێشتر ئامادەکاری کردووە دەرونی تێک چووە لەبەرەوەی دەنگەکان بەرز بووینە بۆ نەچ دەنجی مانتۆرە دەنجی مزەفەیە خود هەر شتێک بۆ نەچێت کۆنسێرتێک لەبەر ئەو جیاهازانی لێوێن دەرەن جیازی کوالەتی نینە لە ئاستەک نینەکەەوە لە ئاست جێی مرۆڤ بن واتە ئەو دیسیبڵاوانە کە پێوەری دەنگکە پێ دەڵێن دیسیبل لە سەروی دیسیبلی مرۆڤن وا دەکاتن تەندروستیمە تێکدا بۆیە دەنگ لە ئاستەی خراپدایە خاستن هۆرنی سیارەکە دەچی ئەتو 3,000 هۆرنە جێ لێبوو وا دەکات لە ژۆر و تێک بشێ وەکو باسمان ئەدرینالین بەچ ئارام دەبینەوە بۆ نەگە گوێ لە مۆسقاچ خۆش ڕابگریان بۆ نەدەچینە ناو سروش ژێمان لە دەنجی تاافەکە دەبی جێمان لە دەنجی جێناتم ماوە لە ناو سروش زۆرە مێنیتەوە ئەچیتە ئەشکەوت نازانم بە چەند ڕۆژ لەوێن تا چەند ئەم بڕیارەت من بۆ ئارامبوونەوەی خۆ من لەوانەیە هەموو هەفتەی جارێک لە شکەوت دەمینێمەوە بۆ ئەوی لە هەموو ئەو تەکنۆلۆژیە دابڕێم لە سیگنەڵەکان لە ڕووناچی لە دەنجی بەرز کاتێک دەچمێ ناو ئەشکەفت هەموو شتەکان لە ئاست مرۆڤن وەکو بینین چی بۆ ڕووناکردنەوە بەکارێنی تەنها ئاگرێک دەکەم و لۆ ئاگر دەکەمەوە چکە ئاگر پێوەری ئاگر لە چاو مرۆڤدا بەڵام بۆ ئەمە لای تەک کە دەچم براجکتۆرە ناو چاوت دەدا کاریگەری لە چاوت دەبی دەنگێک کە بۆ نەهۆرنی سیارە یاخوم سزلاتی بەرزە هیچ فۆنی خراپەکە بەکاردێنی ئەو هەموو تەندروستیمە تێک دەدا بەڵام کە لە ناو ئەشکەفت یاخو ناو سروشتی بۆ ئەوانەی لە گوندەکان دەژین تەندروستیان باشتر ڕەنجیان گەشە نەمردوون دەمێ ئەوەی باسکەم چەند لە دەرەوە شتەکان زۆر بوون لە ژۆرە تاریک دەبین بەڵام کە لە ژۆرە خۆمان ڕووناکردەوە دەرەوە فەرق جیاواز دەبین. کاتێک ئارام بووی بیرکردنەوەت باش دەبی کە بیرکردنەوەت باش و دەتوانیت ئیبداع بکەیت داهێنان بکەیت. لە کۆتاییان پرۆگرامە بەوە گەیشتینکەوا پێویستە 1.
دانانی سزای توند لەلایەن بەڕێوەبەرێتیەکانی ژینگە و تەندروستی بەسەر سەرپێچیکاراندا. 2. دروستکردنی خوێندنگا و زانکۆ نەخۆشخانەکان دوور لە ناوچەی ژاوەژاو. 3. ڕێگریکردنی فرۆشگاکانی سیدی و کاسێتەکان بە بەکارنهێنانی بڵندگۆ لە دەرەوەی دوکانەکانیان. 4. قەدەخەکردنی بەڵندگۆی دەستگیرەکان لە کۆڵان و شەقامەکان. 5. گۆڕینی مایکرۆفۆن و بڵندگۆکان بە سیستەمی نوێ. 6. زیادکردنی ڕوبەری سەوزایی و دارستان بۆ مژینی ژاوەژاو. 7. دروستکردنی سەقفی بیناکان بە شێوەیەک دەنگ نەداتەوە و ئاستی دەنگەکان کەم بکاتەوە. 8. نەهێشتنی دیاردەی چەکداری و تەقەی خۆشی و یاریە ئاگرینەکان لە هەندێک کاتدا بە پەشبەستن بە یاساکان. 9. ڕێگەنەدان بە دروستکردنی کارگەی بچووک و دەنگە بەرزەکان لە گەڕەکەکاندا.